لە دوای ڕوخانی سەدام حوسێن کورد بەهێزەوە چووە بەغدا و دەستێکی باڵای هەبوو لە دامەزراندنەوەی دەوڵەتی عێراق بەشداری لە نووسینەوەی دەستووردا کرد. بەڵام تێڕوانینی جیاوازی کورد و عەرەب بۆ پرۆسەی سیاسی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدای بەرەو خراپی برد. ساڵ بە ساڵیش کێشەکان زیاتر کەڵەکە و قوڵتر دەبنەوە. ئەمەش لە کاتێکدا کورد چەندین پۆستی باڵای لە حکوومەتی ناوەند هەیە وەکو پۆستی سەرۆککۆمار، بەڵام هیچ یەکێک لەو پۆست و بەرپرسانە نەیانتوانیوە ببنە هۆکارێک بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا. مامۆستایەکی زانکۆش دەڵێت نا شارەزایی بەرپرسانی کورد لە دانوستان و ڕێکەوتن و نەناردنی کەسانی شیاو بۆ بەغدا و ناکۆچی نێوماڵی کورد هۆکارە بۆ چارەسەر نەبوونی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. سەرکردەکانی کورد لە بەغدا لە دوای ئەوە بوونە زیاتر چی پشکێکی یان بدرێت لە ناو حکوومەت چی مانسەبێک بدرێ بەچێ و پارە موچە بێت. ئەو موچەیەش ینی بە شوێکی میکانیزمێکی دوور و دوورخایەندا نەنراوە، بەڵکو هەمووی ئیتفاقیاتی وەکو بڵێ ئیتفاقیاتی وەختیە بە گوێرەی مەزازی سەرۆک وەزیرانی عێراق و یان سەرکردەکانی ئەحزابی شیعەی عێراقیە. ئەگەڕێمەوە شتێکی تر شەڵێم، کەسی شیاو لە شوێنی شیاو نانێڕێت بۆ مفاوەزات. نەناردنی کەسانی شیاو لەلایەن کوردەوە بۆ بەغدا بۆ ئەوەی شەڕ لەسەر مافە دەستوورەکانی کورد بکات بە هۆکارێکی سەرەکی دادەندرێت بۆ چارەسەر نەکردنی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند. چاودێرێکی سیاسیش دەڵێت ڕۆڵی بەرپرسانی کورد لە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان زۆر نێگەتیڤ بووە. ئەو بەرپرسانە هێندە بۆ بەرژەوەندیەکانی خۆیان هەوڵیان داوە، هێندە کاریان بۆ مافەکانی کورد نەکردووە. تا ئێستا سەرانی کورد لە بەغدا جگە لە بەرژەوەندێتەچکانی و حیزبایەتی و پابەزبوون بە حیزبەکانیان هیچ کارێکی ئیزابیان نەکردووە. ناتونەوەی بۆی کێشەی کورد وەکو ئەساسێکی جگە لە پۆست دابەشکردن و کێشەی نەوت و کێشە بەرژەوەندەکانیان نەهاتونە ماسە. بۆ نمونە ئێستا ئەگەر تۆ باسی مادەی 140 بکە یاخود ناوچە دابراوەکان تا ئێستاکە بەڕەسمی بەپێی هیچ شتێکی یاسایی نەڕۆیشت یاخود قانونیە نقطەی قانونی سەرەتاییان دانەناوە بۆی کە ڕۆژێک ڕۆژان ئێمە تووشی باورودۆخە چینە هەمواری وەشی ئێستا هاتینا کە هەموو شتە بەرژەوەندە تەسکەکانیان تا ئێستا گیانتە ئەو ڕۆژەی کە ئەوڕۆتمەزارەکە میلەتی کورد لە باش لە خراپترین باورودۆخەیە ناوچەکە زۆر نادیارە. بۆیە ڕۆڵی بەرپرسانی کورد لە بەغدا بەڕاستی ڕۆڵێکی زۆر نێگەتیڤانە بووە. هەرچەندە مێژووی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بۆ ساڵانی 2005 بۆ 2006 دەگەڕێتەوە، بەڵام بەهۆی نەبوونی تێڕوانینێکی ڕوون و استراتیژی دوورمەودای بەرپرسانی کورد بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا تا دێت کێشەکان قوڵتر دەبنەوە و پێگەی کوردیش لە حکوومەتی عێراق لاوازتر دەبێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.